ئەلێکساندەر ئاجارۆف شۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵ منا بەڕێز ئەلێکساندەر زۆر بەخێر بێ بە کوردستان 24 دەکرێت پێم بڵێ شۆڤەی ئەوە چییە بۆ ئەوەی کە پاش 2 ساڵ هێشتا جەنگی نێوان رووسیا و ئوکرانیا بەردەوامە؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنم. بەڵێ ئەمە جەنگێکی دوور درێژ بووە بە شێوەیەکی تەواو جیا و دەستی پێکرد بۆ شێوەیەکی زۆر گەورە ئۆپراسیۆنێکی زۆر گەورە دەستی پێکرد، بەڵام ئێستا دۆخەکە جیاوازە. دوو دەستەوەژەی جیاواز هەنەوەکەوەی کە پێی دەڵێن ئۆپراسیۆنی تایبەت وەروەها داگیرکردنی تایبەت، چونکە نزیکەی 200,000 سەرباز هەبوونە جگە لەو میلیشیانەی کە لە دۆنێتسک و لوهانسکە بوونە، ئەوانە هەمویان لەو جەنگەدا تێوەگلا بوون. لە سەرەتای جەنگەکەەوە ئەمانە هەمویان ڕۆڵیان هەبوو. لە ماوەی ئێسێمۆ بێگومان بە شێوەیەکی جیاواز دەتوانین بڵێن لە ڕۆژی یەکەم کە دەستی پێکردووە ئێستا بە شێوەیەکی جیاواز بەڕێوە دەچۆن بەو شێوەیە کە ئێمە لێرە لە مۆسکۆ پێشبینیمان دەکرد. ئەمە تەواو جیاوازە ئێستا، چونکە ئەمە بۆتە جەنگێکی ئابووری کە لەلایەن وڵاتانی دیکە و لە دژی رووسیاوە دەستی پێکردە، چونکە ئێمە چوونە نێو ئەم جەنگەوە بە شێوەیەکی با بڵێن ئامانجی دیاری کرامان هەبوو لەم جەنگەدا لە گفتوگۆکاندا لە ئەستەمبۆڵ ئاماژە بەو ئەنجامانەدرا. بەڵام ئێستا دوای 2 ساڵ دۆخەکە تەواو جیاوازە گۆڕاوە. ئەمە جەنگێکی سەرتاسەریە بۆ ئێمە. جەنگێکە ئەکرێ پێم بڵێیت کە ینی چی هۆکارە بەوەی کە رووسیا بەرامبەر بە ئەو هاوکاریانەی کە ئەمریکا بەریتانیا وڵاتانی ڕۆژاوا پێشکەشی ئۆکرانیایە نەکرد هەتا ئێستا بەردەوام بێ لەم جەنگە و ینی بەرگری بکات، چی هۆکارە بۆ ئەوە؟ بەڵێ تۆ ئێمە ناتوانین ئەو هاوکاریانەی لەلایەن ئەمریکا وڵاتانی ئەوروپا پێشکەش دەکرێن ڕێگریان لە بکەنچکەمانە بۆ ئۆکرانیا دەنێردرێن و وایان کردووە ئەممانە بە شێوەیەکی بەردەوام هاوکاری ئۆکرانیا بکەن و وا بکەن جەنگەکە بەرفراوانتر بێ و بەردەوامتر بێ، بە تایبەتی کە بەشێک لە وڵاتانی ڕۆژئاوا تەماوی هاوکاریەکانیان پێشکەش بە ئۆکرانیا کردو. دۆخەکە تەواو بۆ رووسیا سەخت بۆ ئەمە لە بەرژەوەندی ئێمەدا نەبووە. لە کۆتایی ڕۆژدا ئێمە دەتوانین بڵێن کە ئێمە ئێستا لەو جەنگە و لەو دۆخەی کە ئێستا هەیە بەردەوامین. ئێمە ناترسین لەمەوەی دۆخەی کە ئێستا هاتۆتە ئاراوە یاخود بەو هاوکاری و ئەو هاوکاریە تەقەمەنیانی ئەمریکا و ئەوروپا پێشکەشی ئۆکرانیا دەکەن، چونکە ئەوان خەریکە جبەخانەکانیان بەتاڵ دەبێت. ئەوان دەیانەوێت کە هاوکاریەکانیان بەردەوام بێن و جەنگێکی سیاسی لەگەڵ رووسیا بکەن. ئەوان جەنگە سیاسیەکەیان دەست پێ کردو، بەڵام ئێمە جەنگیمان و نەمانە بۆ ئەوان باشە. ئەوەی کە رووسیا 2 ساڵ بەر لە ئێستا دەستی پێکرد و بۆی جەنگا لە پاش 2 ساڵ ئێستا ئامانجەکەی خۆی پێکاوە؟ نەخێر، ئامانجەکان وەک ئەوەی لە سەرەتا ئاماژەم پێدا ئامانجەکان گۆڕاون. ئێمە بۆ ئامانجە دەستمان پێکرد بۆ ئەوەی کە سەر بۆ خۆی دۆنێتسک و لۆهانسک بەدەست بێنین، بۆ ئەوەی کە هاوڕا بن و یاخود ڕازی بن لەسەر ئەوەی نەستنە ناو ناتۆ و بە شێوەیەک لە شێوەکان گفتوگۆی سیاسی هەبێت، لێکتێگەشتنی سیاسی هەبێت جگە لەو دۆخێک. ئێستا ئامانجەکان گۆڕاون. ئامانجەکە ئەوەیە کە دیێسکا بگەین بە نیوکەلاڤ، بکەینە پێتروسکۆڤ و لە کۆتاییدا بدڵێن کە ئێمە بتوانین بگەین بە کیێف. ئۆکرانیا یاخود ئەو ئامانجێکە لە ئۆکرانیا هەیە ئەوەیە وەکو هەڕەشەیەک بۆ ئێمە بوونیان بمێنێتەوە و ئەوەی وڵاتی ئۆکرانیا ئەو دۆخێکی ئێستا تێدایە ئەستەمەوە ناتوانن بەردەوام بن. ئەوان ناتوانن بەو شێوەیە کە ئەو وڵاتە ئێستا ئۆکرانیا هەیەی ئەو دەسەڵاتی ئۆکرانیا هەیە دۆخێکی جیاوازە. ئەمە زۆر سەختە بۆ ئێمەوە هەڕەشێن دەکرێت چەندین گۆڕانکاری بکەنەوە لە ڕووی مێژووییەوە. کیێڤ ئۆکرانیا بەشێک بوو لە خاکی رووسیا. باشە، وتە ئامانجەکانی رووسیا گۆڕاون. ئێستا رووسیا چه ئامانجێکی هەیە؟ بەڵێ ئێستا لە ئێستادا ئەوەی کە وتم ئەوەیە ئۆکرانیا بوونی هەبێ وەک هەڕەشەیەک بۆ ئێمە
بە شێوەیەکی سادە هیچ وڵاتێکی ناتۆ یاخود هیچ گۆڕانکاریەکی ڕژێم ئەو ڕژێمەی کە ئێستا هەیە ناکرێت لەسەر دەسەڵاتدا بمێنێتەوە پێویستە بگۆڕدرێت و ئامانجێکی دیکە کە ئێمە زۆر بەڕوونی ئاماژەمان پێداوە و سکرتێری نیشتیمانی ئاسایشی نیشتیمانی ئاماژە پێدا ئەوەیە دووبارە خاکەکە بەیەک بگێتەوە ببێتە یەک پارچەی ئەم خاکە لە خێرسۆن لە زاپۆڕژیا وەکوتم ئادیەسنی نیوکەلایڤ و ئەو حکوومەتانەی ئەوانە بە شێوەیەکی ڕوون وتمانە ببێتە بەشێک لە خاکی رووسیا وەک پێشتر ئەمە جەنگێکی بەردەوامە لە ئێستا باشە ینی لە پاش 2 ساڵ کاتیەوە نەهاتووەکە ئەم جەنگە ڕابگیرێ و لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان یەکلایی بکرێنەوە. من بڕوام وایە کە پێویستە ئێمە هەرچی زووە ئەمە کۆتایی پێبێت و هیوا بخوازم من کۆتامێت چکامە یەکێکە لە پڕخێناوی ترین شەڕەکان لە ئەوروپا یاخود لە دوای جەنگی جیهانی دووەمەمە پڕخێناوی ترین جەنگە بەڵام بۆ ئەوەی ڕاشکاو بم لەگەڵت ڕازگۆ بم لەگەڵ من بڕوام وانە لە داهاتوێکی نزیکدا ئەمە کۆتایی پێبێت چکە ئۆکرانیەکان دەیانەوێت ئەم جەنگە بەردەوام بێت و یاخود ئەوان دەیانوێت سوود خواستی هەیە بۆ ڕاگررتنی جەنگ بەردەوام من لەو شەڕە ئەوان دەیانەوێت بەردەوام بێت ئەگەر بە شێوەیە بێت کە ئێمە دەمانەوێت بڵێ بەڵام ئەوە بە شێوێ نابێت کە ئێمە دەمانەوێت بۆیە بەردەوام دەبێت. بەڕێز ئەلێکساندەر ناجارۆف شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس ڕاستەوخۆ لە مۆسکۆ لەگەڵم بوویت.